وەڵام ئەم پرۆژێ ئەوەی سەرەوە ئەو ڕیسیەی سەرەوە کە ئاوەکە پیاچێ بۆ 2 زەڕوە نایکەن و بۆ ئێمەوە تا ئەوە مەشروعەکەی بینن ئەوە بەڵگەی تر هەموو شتێ بەبەر چاوەیە ئاویتیان نییە ئەو تۆزەژدی ئەوەنەی ینی نیو ئینجی بۆڕیەکی ماڵانە بۆ لە توی قاپێکەوە خوا بۆیان بگرێ بە قوڕێگرن سواقێدەن بە چەمەندەوە شەکرن ناوەڵە ئەوە تا بە پێش خۆتان ببینن بە چای خۆتان ئەوە هەموو دەغڵەکانی ساچنە ناو دەغڵەکە سێرێکن زۆرە تقریبەن منتیقەی تاالبانی 5-6 دێە ئاوی نییە ئاوەکە ناکەنەوە بۆمان منتیقەی داوێ هەروایە منتیقەی کاکەی هەروایە نەک بڵێن شتەکە ئێمە بکەینە قەومیەت و بڵێن شتتر من بە دۆگانشی لێ عەرەبن بۆ ئەوانش نایکەن و ئەوانش گردووە بۆ ئامر لێ ڕوە بۆ 2 زەڕوە ئاشکرایە شتەکە ئەوە نییە بڵێ بۆ ئەوانی ئێنێرن کورە خاڵۆگیان چۆن زەرر ناکەین بەرێ وەڵای زەرێکی زۆر شەکەین بەرە وەڵای خەڵکی وایە 10 دەفتەر مەسرەفی کردووە قەسەم بەخوا مایەکەی ناگرێتەوە